ساوتان لێبێت و لە شارپرێسەوە ئەم کاتەتان باش. لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆمەڵی ئیسلامی کوردستان کۆنگرەی چوارەمی خۆی ڕێکخست. لە کۆنگرەکەدا کۆمەڵەیەک گۆڕانکاری لەناو ئەو حیزبەدا ڕوویدا، هەر لە گۆڕینی ناوی حیزبەکەەوە بۆ کۆمەڵی دادگەری کوردستان هەتا دەگاتە ئەوەی کە ناونیشانی کەسی یەکەمی حیزبەکەش گۆڕدرا. گۆڕانکاریەکانی ناو کۆنگرەی چوارەم کۆمەڵێک کاردانەوەی جیاوازی بە دوای خۆی داهێنا. کاردانەوەکان هەم لەسەر ئاستی شەقام بەگشتی و هەم لەسەر ئاستی نخبەی ڕۆشنبیری و سیاسی و حتا لەسەر ئاستی هێز و لایەنە سیاسی ئیسلامیەکانیش بە دوای خۆی داهێنا. لەبارەی دوایین گۆڕانکاریەکان لە کۆنگرەی چوارەمی کۆمەڵ لەگەڵ بەڕێز محەممەد حەکیم ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری گفتوگۆ دەکەم. سڵاوت لێبێ کاک محەممەد، ئەم کاتت باش پێشەوەی پرسیاریەکەم بکەم ئەمەوێ پیرۆزبایتان لێ بکەم بە بۆنەی ئەنجامدانی کۆنگرەی چوارەمی حیزبەکەتانەوە. زۆر سپاس کاگرادیان، سپاسان دەکەم. زۆر باشە کاک محەممەد، یەکێک لەو گۆڕانکاریانەی کە کاردانەوەی زۆری بە دوای خۆی داهێنا لە کۆنگرەکەی ئێوە گۆڕینی ناوی حیزبەکەتان بوو. پێتان وایە گۆڕینی ناوی حیزبەکە لە کۆمەڵی ئیسلامیەوە بۆ کۆمەڵی دادگەری کوردستان، یاخود ئەگەر ڕوونتر پرسیارەکە بکەم لابردنی پاشگیری ئیسلامی لە ناوی حیزبەکەتان بڕیارێکی ورد و دراسەکراو بوو؟ بسم الله الرحمن الرحیم. بڕیارەکە دەمێکە جەنابی ئەمیری پێشوو بڵێن سەرۆکی ئێستای کۆمەڵی ئیسلامی کوردستان هەڵگری ئەو بیرۆکەیەیە یان داکۆکیکەری سەرەکیە لەسەر ئەوەی کەوە لەو هەلومەرجەی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یان لەم ناوچەیە بە تایبەت پاش سەرەڵدان و لە ناوچوونی دەوڵەتی بە ناو خلافەتی داعش هاتوۆتە کایەوە، ئەو بە زەرۆرەتی دەزانی و ئەوکو کەسی یەکەمیش کە ئەو پرسە بخاتە بەرباس و لێکۆڵینەوە لە بەردەم ئەندامانی کۆنگرەی چوار و دیارە کۆمەڵێ حتمن نازانم حتمن پاساوەکانی جەنابی مامۆستا پێم وابوو لە ئیعلام پخشکراوە یان ناچووە تەسجیلەکرا هەمیش لەناو هۆڵەکەی بوو نەمپرسیوە، بەڵام مامۆستا بە کۆمەڵی پاساو ئەوەی تەڕح کرد کە ئەو ناوە بگۆڕێ. من بەش بە حاڵی خۆم پێم وابوو ینی بۆچوونی من وابوو کە کۆنگرە ئەندامانی سەرکردایەتی یان ئەنجومەنی سەرکردایەتی لەگەڵ ئەنجومەنی دامەزرێنەران، ئێمە ئەنجومەنی سەرکردایەتیمان ئەنجومەنی دامەزرێنەران بۆ پرسەهاتیارەکان بۆ گۆڕانکاری لە پەیڕۆ و پرۆگرام دەسەڵاتیانێ بە دوو لە سەرسێی دەنگەکان گۆڕانکاری لە سەرجەم مادەکانی پەیڕۆی نێوخۆی کۆمەڵدا بکەن. پێم وا بۆ پرسە واتە کۆنگرە تەخویلێک بدا یان تەوسیەیەک بدات بە ئەنجومەنی سەرکردایەتی و دامەزرێنان کە بۆەوەی هەم ڕووی یاسایی و لە هەموو ڕووەکانەوە دیراسەیەکی زیاتر بکرێ. گەرچی وەکو بۆم باسکردی ساڵ زیاترە سەرۆکی کۆمەڵ جەنابی مامۆستا عەلی باپیر لە کۆڕ و کۆبوونەوەکانی سەرکردایەتی و غەیرە سەرکردایەتیش و لەو کۆڕانش کە بۆ دامانی کۆنگرە ماوەی پێشوو بەستی لە سنووری چەند ماڵبەندێک داکۆکی کردووە و پاساوی ئەهێنایەوە بۆ ئەوەی کە وا باشترە ئێمە ناوی کۆمەڵی ئیسلامی کوردستان بگۆڕین و پاشگرە ئیسلامیەکەی لێ بکەینەوە. زۆر باشە. ئەمەوێ لەبارەی زمانەوانیەوە هەندێک لەبارەی وشەکەەوە بۆچوونت بزانم. وشەی دادگەری بۆچوونێکەیە پێی وایە لە ڕووی زمانەوانیەوە بۆ ناونیشانی هێزێکی سیاسی زۆرێک لە هەڵەی تێدایە بۆ پێی کە ئەوە لایەنە دادیەکان توانن دادگەری بچەسپێنن نەک هێزێکی سیاسی. پێتان وایە ئێوە لە ڕووی زمانەوانیەوە دیراسەی وشەکەتان کردووە؟ وەڵای من خۆم لە زمانە شارەزایەکی ئەوتۆم نییە، بەڵام ئەم شەو کۆمەڵێ خەڵکی پسپۆر لەو بوارەوە پەیوەندیان پێوە کردم واندێکیان نامەی دەنگیان بۆ ناردووم و فعلەن دیارە ئیرتیباسێک لەو ناوە هەیە. من نامە دەنگیەکان وەکو خۆی بۆ جەنابی مامۆستا عەلی باپیرم ناردووە و پێشم وتووە کە خەڵکی پسپۆر و لە نێوانە وەزیر هەیە کە لە حکوومەتی هەرێمە و اختصاسێکی لەوەیە
لە بواری زمانوانیە هەبێ ئەو تێبینیان هەبووە و ئێمەش بەڕاستی دوێنێ ئەو تێبینیەمان لەسەر ناوەکە هەبوو هەندێکمان بەڵام کۆنگرە زواجار دوای مناقەشەیەکی زۆر شتەکان هەر بە دەنگدان یەکلا دەبێتەوە و کۆمەڵی ئیسلامیش واتە تا ئێستا کە ئێستا کۆمەڵی دادگەریە کاروباری خۆی دوجار بە دەنگدان یەکلا دەکاتەوە بەڵام پێم وایە سەرنجی ئەو خەڵکە دەبێت کاک محەممەد گوێت لە دەنگمە کاک محەممەد ئێستا گوێت لە دەنگی منە لەگەڵمان ماویت وا دیارە کێشەیەک هەیە ناوبڕێکی کورت وەرەگرین و تا وەرگرتنەوەی کاک محەممەد ناوبڕێکی کورت وەرەگرین فەرموو هەوراز ئەحمەد شارپرێس لە هەولێرەوە هەژار ئەنوەر شارپرێس جارێکتر سلااوتان لەبێت بەڕێزان پێشەوەی لەگەڵ کاک محەممەد پەیوەندەکەمان بپچڕێت و دیار بوو کە قسەکانی تەواو نەکرد بوو کاک محەممەد ئێستا لەگەڵم ماویت من لەگەڵتانم بەڵێ فەرموو ئەگەر قسەکانت تەواو نەکرد بوو نازام لەکوێ بچڕا بەڵام جەنابەت لە ڕووی زمانەوانیوە پرسیت وتم بەڵێ منیش هەندێک کەسی پسپۆرت پەیوەندیان پێوە کردوم و تێبینی و سەرنجی ئەوان لەگەڵ نامەی دەنگیان کە بۆیان نردوم بۆ جەنابی سەرۆکی کۆمەڵم نردووە کە کەواتە مادام وایە ئێستا هیچ ئەگەرێکەیە بۆ گۆڕانکاریکردن یان گۆڕینی ناوەکە ئێمە کۆبوونەوەیکی گشتیمانەیە وەکو باسم کرد ئاماژەم پێدا دەسەڵاتی بە دوو لە سەرسێ دەنگەکان هەموو شتێک لە پەیڕۆی نێوخۆ بە ناوەکەی شۆ دەستکاری بکە زۆر باشە کاک محەممەد لابردنی پاشگیری ئیسلامی لە ناونیشانی حیزبەکەتان کۆمەڵێک کاردانەوەی جیاواز و تەنانەت دژبەیەکی لێکەوتەوە بەشێک لە نخبەی سیاسی ڕۆشنبیری پێیان وایە ئەمە ئەگەر تەنانەت ئەگەر شکڵیش بێ هەنگاوێکی بوێرانە و ئازایانەیە بۆ هێزێکی ئیسلامی وە کۆمەڵ بەڵام بە پێچەوانەوە لە بەرامبەر ئەمەدا بۆچوونێکی دیکە هەیە بە تایبەت لەناو بەشێک لە هێزە ئیسلامیەکانی دیکە پێی وایە ئەمە تەنیا گۆڕانکاریەکی شکڵیە ئێوە پێتان وایە دەتوانن بە گۆڕین یاخود لابردنی پاشگیری ئیسلامی لە حیزبەکەتان دەتوانن گۆڕانکاری ورد و قوڵ لە ناو ئەدای سیاسی حیزبەکەدا بکەن ئێمە دوجار ئەگەر حقەتەن ئەگەر پاشگیری ئیسلامیشی لێکرابێتەوە ئێمە دوجار حزبێکی ئیسلامین و خەڵکێکی ئیسلامی ئەم حزبە بەڕێوە دەبا ئێمە بە پێی شریعەتی ئیسلام دوو چەمکمان لەبەردەستە ئەویش چەمکێکی گۆڕاو و چەمکێکی نەگۆڕاو یعنی لە شریعەتی ئیسلامیە کۆمەڵێ بوار هەیە کە ئێمە بۆمان هەیە تایە گۆڕانکاری بکەین و ڕایەکی تر وەرگین و بۆ چونێکی تۆ وەرگین بەڵام کۆمەڵێ تەوابەت و بنەمای جێگیر لە ئیسلامدا هەیە ئێمە وەکو خەڵکێکی ئیسلامی هەرگیز با ئەو ناوەکەمان هەرچی بێ هەردەستی پێوە دەگرین بە جا من نازانم بۆ خەڵکە ئەوەی کەوا پشتگیریمانەکە چاوەڕێی چی تری لێمانە تاکو من پڵێم ئەمەیان نابێ و ئەوەیشکەوە دژمان ڕاوەستاوەتەوە لە چی ئەترسێ ئێمە دەستبەرداری بین تا دڵنیایی بینێ کە ئێمە دەستبەرداریەوە نابین کە ئەو مەترسی هەیە لایەنگرە ئیسلامیەکانتانە یاخود هەر بەڕاستی بڕیاری کۆتایی دراوە لەسەرەوەی کە لەسەر بنەما بنچینەیەکانی ئیسلام وەک خۆت و تدمێنەوە
ئێمە بڕیارمانە بڕیارێکە تا ماوین لەسەر ئەم زەمینە ئەوانەی کە کۆمەڵ بەڕێوەبین بە خودی سەرۆکی کۆمەڵەوە لەسەر بنەما نەگۆڕەکانی ئیسلام لا نادەین و ئەوەیش کە کردومانە پاشگیری ئیسلامیمان لابردووە یعنی ئەشکری ئێمە پاشگیری ئیسلامی و هەندێشتی ئیسلامی تریشمان پێوە بلکانایە بەڵام ناوەڕۆکمان وانە بێ بەڵام کە لامان بردووە و ناوەڕۆکەی کەوا شانازی پێوە دەکەین لە بەردەم خوای پەروەردگار لە بەردەم خەڵکە ئێمە پێوە پابند دەبین بەڕاستی و لێشی لا نادەین ئەوە حقیقەتێکە بەڵام ئەیڵێمەوە تەمەن خەڵکی شارەزا لە ئیسلام لە دەقی قورئان لە دەقی سونەتی پێغەمبەر ئەزانن ثەوابەتی نەگۆڕ چییە لەبەرەوە من لەوەی خەڵکێک ئێستا کە گوێ لە من و تۆ دەگرن نەزانن چییە بەڵام خەڵکی شارەزا لە ئیسلام ئەزانێت ثەوابەتی ئیسلامی چییە ئێمە هەموو لا دڵنیا دەکەینەوە دۆست و ناحەز کە ئێمە ثەوابەتی ئیسلامی خۆمان دەستبەرداری نابین. زۆر باشە ئەبێ بپرسم لە دوای ئەنجامدانی کۆنگرەی چوارەم و ئەم گۆڕانکاریانی کە ئاماژەت پێکرد ئیدی پێکهاتە جیاوازەکانی دەرەوەی ئاینی ئیسلام بۆ نمونە کلدۆ ئاشوریەکان کاکەیەکان کە لە سنووری سلێمانی ژمارێکی زۆر لە کاکەیی هەیە دەتوانن بەشدار بن وەک کادر و ئەندام لە حیزبەکەی ئێوەدا ئەوە دەبێمە ینی وەکو پێم وتی لەسەر زەویە و ناوەیش لەوەیە کۆبنەوەی گشتی بەسەرەن تەماشا بکات بۆ لە سەر مەرجەکانی ئەندامون لە کۆبەڵی ئیسلامیدا بە پێ و مەرجانەی کە ئێمە هەمانە تا ئێستا پێم وایە ینی ئەوانە گیان لە نێو ڕیزەکانی کۆمەڵدا نابێتەوە بەڵام ئەگەرەوە کۆبنەوەی گشتیە لەوەی شاک گۆڕانکاری کرد لە ئەندامەتی لە ڕیزی ئێمەدا ئەوە بابێکی ترە و من ئێستا ئەو حەقم پێ نییە ئەو جوابە بمەوە کە ئەوەی کە پێشتر لامە لەسەرەوە جوابتانەدا. مامۆستا عەلی باپیر لە وتارەکەیدا لە کۆنگرە ئاماژەی بە شتێک کرد کە بووە جێگەی سەرنج ئەو باسی لەوە کرد دەکرێت کەسێک نوێشتان لەگەڵ نەکات بەڵام پێویستە ئەو باسی لەوە کرد پێویستە ئێمە ئامانجەکانمان فراوانترکەین ئەمە وەکو ئاماژەیەک بۆ بەشداری خەڵکی جیاوازتر لە ناو کۆمەڵی ئیسلامی خوێندرایەوە پێتان وایە ئەو ئاماژەیە خوێندنەوەم وایە کە ئێمە کاکڕاڤیار لە پەیڕەوی نێوخۆیان پلەیەکی ڕیزبەندی ئەندامەتیمان زیاد کردووە لە خوار ئەندامەوە لاهێنگرمان دیاری کردووە لایەنگر کە لە پشتیوانی کرا لە کۆنگرێش دەبێت بۆ ئەوە سیستەمێک دیاری بکرێ ئایا لایەنگر کێ دەگرێتەوە احتیمالە ئەم پرسیارە ئێستا و پرسیاری پێشووتریش و ئەوەیش کە دەربارەی ئەو ئامانجەی مامۆستا باسی کردووە احتیمالە لەوێ جێ بێتەوە بەس پێ چێت جەنابی مامۆستا و خوێندنەوەی من وابێ کە ئامانجە مەبەستەوەیە ئەو ئامانجانەیمە داکۆکی پێ دەکەین فراوانتری کەین و لە خزمەتی خەڵکی کوردستانە بێ وی وتوانین خزمەتێکی زیاتر و خەڵکێکی زیاتر دڵی بەکار و ئامانج و سیاسەتی کۆمەڵ خۆش ببێ. زۆر باشە لە چەند ساڵی ڕابردوو تا پێش ئەنجامدانی کۆنگرەی چوارەم بەشێک لە سەرکردە باڵەکانی کۆمەڵ هەوڵی جددیان هەبوو بۆ ئەوەی کە پاشگیری ئیسلامی لە ناوی حیزبەکە لێ بکرێتەوە ئەو کات پرۆژەکەی ئەوانیان بیرکردنەوەکەی ئەوان جێبەجێ نەکرا بەهۆی ئەوەوە بەشێکیان لە کۆمەڵ چوونە دەرەوە ئێستا کە ئەو پرۆژەی ئەوان بە جۆرێک لە جۆرەکان لە ناو کۆمەڵ ئەنجام درراوە دەکرێت ئەمە وەکو دەرفەتێک سیر بکرێ بۆ گەڕانەوەی ئەو کادرە باڵایانی کۆمەڵ ئەوانە بەشێکیان کە ئەو ئامانجیانە بووە لە کۆنگرەدا بوون خۆیان بەڵام بەشێکیان احتیمالەوە ئامانجە و زیاد لەوە ئامانجیان بوو بێ ئایا ئەو زییا بەدی هاتووە لە کۆمەڵا تاکو بگەڕێنەوە ئەوە بابێکی ترە چونکە دوجار کۆمەڵ دەرگای کراوەیە هەر کەسێک کە لێ زۆر بوو بێ مەرجیش نییە هەموو کەسێ لەسەر پاشگیری ئیسلامی لە کۆمەڵ زۆر ببێ و بەڵام هەیە هەبووە ئەجندای تری هەبووە وەکە استراتیجێتێکی تری بۆ کارکردن هەبووە ینی هەر خلافەکەی لەگەڵێمە پاشگیری ئیسلامی نەبووە ئەوانەی کە تێبینیەکیان نەبووە یان حەزیان کردووە کە پاشگیری ئیسلامی لێ بکرێتەوە ئەوانیش ئەگەر نیگەرانێکیان بوو هەر لەسەرەوە نەبووە بەڵام خواستی ئەوانیش هاتوۆتە دیێ من پێم وانە ئەوەی تۆ مەبەستە و ناوی نایەنی مەبەستی
یانی بەس لەسەر پاشگیری ئیسلامی کۆمەڵی جێشت بێ. باش ئەمە ڕاشکاوانە وەڵام بیتەوە جیاواز لەوەی کە خۆ دوتت دەرگاتان کراوەیە بۆ هاتنەوەی هەر کەسێک کە پێشتر لە ناو کۆمەڵ کاری کرد بێ خۆتان هەوڵی ئەوە دەدەن کە دیاخود دەست پێشخەری دەکەن بۆ ئەوەی کە ئەو ئەندامانەی کە پێشتر لە ناو کۆمەڵ بوون و چوونەتە دەرەوە بگەڕێنەوە جارێکی تر. ئەوە گەڕێتەوە تۆ زانجۆریە کۆنگرە دوێنێ شەو کۆنگرەمان تەواو بووە دەبێ کۆبینەوە من لەخۆ حەز ناکە هیچ پێشبینی یان بڕیارێکی پێشوەخت بدەم وەکو خۆم بە حەقیقەت پێم خۆشە وەکو خۆم پێم خۆشە کە کۆمەڵی ئیسلامی کوردستان جێگای هەموو خوشکوبرایە کە پێشتر نیگەرانی کێبوو بێ لێمان ببێتەوە و داکۆتی شەکەم لەسەرەوە بەڵام خەڵکێک رازی بێ و پشتیوان بێ بۆ ئەو مەنهەجەی کە کۆمەڵی ئیسلامی کوردستان لەسەرێڕۆ کۆمەڵی زۆر کۆمەڵ لەسەرێڕۆ بڵێ وشەی دادگەری یاخود دانانی وشەی دادگەری لە جیاتی پاشگیری ئیسلامی بۆ چونێکە پێی وایە ئەرکی ئێوە زۆر زیاتر لە وشەکەی پێشتر قورستر دەکات ئێوە خۆتان ئامادە کردووە بۆ ئەوە؟ وەڵی ئێمە ئەگەر من بەس ناو خۆمان بێ تەبانەوە دەبێت لە نێو خۆمان ئەوەندەی ئیمکان ئەو بە پێ ئیمکانێتی هەمانە عادل بین و لەگەڵ خەڵکیشە پێم وایە ساڵانێکە کۆمەڵی ئیسلامی کوردستان کرۆکی سیاسەتی وەتا میحوەری سیاسەتکردنی و میحوەری کاری ئیعلامی و میحوەری کاری پەرلەمانی خواستی تاکی کورد بووە و کاری باشی کردووە کە ناویشی دادگەری پێوە نەلکاوە بەڵام کاری کردووە بۆ چەسپاندنی دادگەری و لە نێو خۆشمانە دواتر زیاتر دادگەری جانبی مادی ئەگرێتەوە من پێم وایە کۆمەڵ تاکە حزبە لەو ڕۆیشەوە توانیوەتی ساڵانێکە لەوەتی لە 2005 بەشداری پرۆسی سیاسی دەکا و خەڵکی گەیاندوتە پەرلەمان و وەزارەتوانە جۆرێ لە عەدالەت دادگەری پەیڕۆ بکە لە قەزەی موچەدا هەر کۆمەڵە تاکە حزبە نیوەی موچەی پلە باڵاکانی گێڕاوەتەوە بۆ دارایی کۆمەڵ لەبەرەوە ئەرکیشمان قورستر بووە و فعلا ناوێکتیش لەسەر بێ فعلا قورسایەکی تر ئەخاتە سەر شانت. باشە لە چەند ڕۆژی ڕابردووە یەکێک لە سەرکردە باڵاکانتان باسی لە ئەگەری دروستکردنی بەرەیەکی ئیسلامی فراوان کردەوە بۆ هەڵبژاردنەکانی داهاتووی عێراق ئەگەری ئەنجامدانی ئەو بەرەیە ئێستا بە هەمان بۆ چوونی ئەو سەرکردەی ئێوە هێشتا بەهێزە؟ وەکو ئەگەر هەمان ئەگەرە پێش ناوگۆڕین و پێشتریش کە بڵێ پێش ناوگۆڕین و دوای ناوگۆڕین پێش کۆنگرە و دوای کۆنگرە ئەو ئەگەرە لە بەردەمێمە بەڵێ هەر ئەگەرێکی کراوەیە بەڵام ینی لەسەر ناوی ئێمە پەکی ناکەوێت ئەگەر پەک خراپێ پێش کۆنگرەش پەکخستنێکی تێدا بووە نەگەیشتن بە ئامانجە گەیشتووە و ئێمەش بەڕاستی ئێمە کۆبینێتەوە نازانم ئەو سەرکردەیەکەیە وایە فعلەن باسی بەرەی ئیسلامی کردووە نا ئێمە لەگەڵ برایانی یەکگرتووی ئیسلامیە کە دوو لایەنین لە بەغداین دانیشتوونە کۆبینێتەوە کە بکرێ بۆ جۆرێ لە تەنسیق یان جۆرێ لە یەکلیستی لە نێوەمان هەبێ و بەڕاستیش لەو کۆبوونەوەیە هەردوو لامان متفق بووینە لیستەکە ناوی لیستی ئیسلامی نەبێ. کەواتە ئێوە سەرەڕای ناوی حزبەکەشتان پاشگیری ئیسلامی لێ کردوێتەوە هێشتا ئامادەن بچنە ناو بەرەیەکی فراوانی ئیسلامیەوە؟ کاکە ڕاویار ئەڵێم تەنها ئێمە و یەکگرتوون کە بەیەکۆ قسەمان کردووە هەردوو لامان متفق بووین ئەگەر بەرەیە پێکەوە هاوپەیمانی ببەسین ناوی هاوپەیمانەکە ئیسلامی پێوە نەبێ ناوێکی تر نە لیستی هیوای ناو بنین لیستی نیشتیمانی ناو بدەین لیستی ئومێدی ناو بنین باسی ئەو ناوانەمان کردبوو پێشتر کە پێکۆ یەک دوو کۆبنەوەمان کردووە خۆمان هەردوو لا متفق بووین کە لیستەکە ئیسلامی نەبێ نانی بە ناوی لیستی ئیسلامیەوە نەبێ. زۆر باشە ئێستا کە وەک خۆت ئاماژەت پێکرد کۆنگرەکەتان کۆتایی پێ هاتووە بەشێک لە تەشکیلاتی ئیداری لە ناو حیزبدا هێشتا تەواو نەکراوە بۆ نمونە ئەنجومەنی سیاسی حیزب دروست نەکراوانە کەی دەکرێت ئامادەکاری کراوە بۆ ئەوەی کە بەم زوویە بکرێت؟
ئێمە چاوەڕێی سەرۆکی کۆمەڵین کە ئەو بانگێشتمان بک بۆ کۆبنەوەی سەرکردایەتی و لەوێدا ئەنجومەنی باڵا نەک سیاسی ناوەکەی گۆڕا بۆ ئەنجومەنی باڵا لە 9 کەس پێک دێ هەڵبژێرین لەگەڵ دیاریکردنی مەسئولی مەکتەبەکان لەو کۆبنەوە. زۆر باشە بەڕێز محەممەد حەکیم ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستان سوپاس بۆ ئەو دەرفەتا بینەرانی بەڕێز ئێوەش شاد بن کاتێکی خۆش بۆ ئێوە. سپاس بۆ